ئێرە چاخانەی شەعبە لە شاری سلێمانی بەناو چاخانەیەکی ئاساییە، بەڵام لە ڕاستیدا مەڵبەندێکی ڕۆشنبیریە و بووەتە ناوەندی کۆکردنەوەی بەشێکی زۆر لە ڕۆشنبیران و کەسایەتیە دیارەکانی شارەکە. ساڵی 1950 دەستی باوکمان وەستا شەریفی چایسی دامەزراوە، خۆی مەشهور بووە بە شەریف هەورامی، بەڵام کە ئەمری خواکەوە هەورامەکە نەمابوو بە وەستا شەریف. وە لە زمانی ڕژێمە حکومەت چی موختار و ئەوانە کە معتەمەدی خوارد بوو لێرە کۆی کردەوە، هەمویان کرد بە دووکان. ئێمە هەتا بێنین ئەم چاخانە نابۆتە، چکە هی خۆمانە چاخانەکە بیناکە نا، هی خۆمانە خۆتمان خزمەتمان کردو و لەو وەختەوە تا ئێستا ئێمەش بەتەمان نەتاک و هیچێکا بێنە ئیشی بکەین. لە پەنجاکانی سەدەی ڕابردوو لە شاری سلێمانی لەلایەن خوالێ خۆشببوو وەستا شەریفی چایکی دروست کراوە، بە یەکێک لە کۆنترین چاخانەی شاری سلێمانی دادەنرێت. دوای کۆچی دوایی وەستا شەریف تا ئێستا نەوەکانی چاخانەکە بەڕێوە دەبن. ئەم چاخانەیە کاتی خۆی وەک ئێستا نەبوو، ئەم سەقفەی کراوە بوو، توویەکی تیا بوو لە ناوەڕاستە. چاخانەکە لە تووشێکی ئێرەیە کرابوو، ئەوسا مام شەریف خوا لێی خۆشوێ ئەو چایچی بوو، ئەمان گەنجتر بوون تەواان. ئەم ڕیزەی دواوەی بە تەنەکە دروست کرابوو، وەکو دوکان شوێنی عریدە نووسەکان بوو، بە حکمی ئەوەی بەردەشی سەرا و دایرەی سەرا هەموو دایرەکانی حکومەت لەوێ کۆبوونەوە بە قایم قامێت و بە ئیدارە مەحەلی و بە مەحکەمە و ئیتر کەسێک بویستە عریزەیە بنووسێ، ئەها بۆ ئێرە عریزەیە نووسی، مختارەکانیش هەر لێرە دانیشتن، لێرە مۆریان بۆ کردن. بەهۆی ئەوە ئیتر خەڵکیش ئەهات بۆ ئێرە دانیشت، لە دوایە بیریان لەوە کردەوە کە ئەم چایخانەیە گەورەترکەن. ئەم لای ئوتێل بوو، مەساحەکەی کەم بوو بۆ چایخانە بە چاو خەڵکەکەی کە زۆرە هاتن بۆ ئێرە، ئەم سەقفەیان بۆ دروست کرد بوو بە شاخانەیەکی گەورە و ڕێکوپێک، بە دۆکو ئێستا ئاوا نۆژەن نەکرابەوە. لەم شوێنەدا هەموو سنوورەکان کاڵ دەبنەوە، گەنج و پیر لەوێ گفتوگۆی ئەدەبیانە دەکەن، بۆتە ناوەندێک بۆ لەدایکبوونی دەیان بەرهەمی ئەدەبی و سیاسی ناوازە. چاخانەی شەعب ئەتوانم بڵێم تەمەنی چاخانەی شەعب بۆ 76 ساڵ لەمەوبەر ئەگەڕێتەوە. من وەکو خۆم ڕۆژانە بەردەوام لە ساڵی 2005 بەدواوە هاچۆی چاخانەی شەعبەکەم، و چاخانەی شەعب بۆ بە ماڵی دۆمی ئیسماعیل تاڵەبانی و زۆربەی ڕۆشنبیران و ئەدیبان و هونەرمەندان. ئەگەر ڕۆژێک سەردانی ئەم چاخانە نەکەم، بەستەکەم فەراغێکەمە بووە لە ژیانمدا کە نەمتوانیوە پڕی بکەمەوە. ئەوەی کە چاخانەی شەعبی لە چاخانەکانی تر وەک جەنابت ئاماژت پێدا جیا کردوێتەوە، هەڵواسینی ئەو تابلۆیانەیە کە بە دیواری دڵی چاخانەی شەعبەوە هەڵواسراوە. ئەوەی کە چاخانەی شەعب لە چاخانەکانی تری شاری سلێمانی جا ئەکاتەوە ئەو کۆنتاکت و پەیوەندیەیە کە جەنابت ئاماژت پێداوە، منیش ئاماژەی پێدەم. ئەتوانم بڵێم دیزاینێکی جوانی هەیە ئێرە، و ئێرە شوێنێکی دێرینی شاری سلێمانیە. لەم چاخانەدا جگە لە یاریکردن و کات بەسەربردن، شوێنی پێگەیشتنی دەیان ڕۆشنبیرە، کتێبخانەیەکی بچووکیشی تێدایە، وێڕای دەفتەری بیرەوەریەکانی ئەم چاخانەیە کە وێنەکان و نووسینەکان و کتێبەکان یادگاری کۆچ کردووەکانیان هەڵگرتووە.